خوێندکاری ژیر بە هیوای کاتێکی خۆش لە گەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی گەیشتمە لاپەڕا 125 ڕاهێنان و شیکاری پرسیارەکان شیکار بکە ئەو کردارانەی بەکاریان دێنی بڵێ. پرسیاری ژمارە 1: سامان لە ماوەی گەشتەکەیدا 18 وێنەی لە هەولێر و 28 وێنەی لە سلێمانی و 13 وێنەش لە دهۆک 11 وێنە لە کەرکووک گرت. سامان لە گەشتەکەیدا چەند وێنەی گرتووە؟ چەند وێنەی گرتووە بە هەمووی، واتە وێنەکان چەندن، کۆیان دەکەمەوە. ئەگەر ئەمن بە هزری کۆ بکەمەوە ئەو 13 دەینم، یەکی لێ کەم دەکەمەوە، 13کە دەبیتە 12، ئەو 11یش یەک زیاد دەکەم دەبیتە 12، هەردووچیان دەبنە 12. لێرە 12 لە جیاتی 13، لێرەش 12 لە جیاتی 11. ئەو جە 12 کۆ دەکەمەوە لەگەڵ 28 دەکاتە 40، ئەو 12یش کۆ بکەمەوە لەگەڵ 18 دەکاتە 30، پاشان 40 و 30 کۆ بکەمەوە دەکاتە 70 و سەرجەمەکە بووە 70 وێنەی گرتیە سامان لە هەموو گەشتەکەی لە هەر 4 شارەکە، کەرکووک و دهۆک و سلێمانی و هەولێر. ئەوە تەواو بوو. پرسیاری 2: سامان لە گەشتەکەی 5 فیلمی لابوو. سەرنج بدە خوێندکاری ژیر ئەو وشەیە هەڵەیە، نابی بنووسین فلیم، ناوی فیلمە، فیلم بە هەموو زمانەکان فیلم. 5 فیلمی لابوو، دەتوانی هەر فیلمێک 24 وێنەی پێ بگری. چەند وێنە دەتوانی بگرێ لە گەشتەکەدا؟ ڕەنگە ئەو کەسانەی کە تەمەنیان لە ژێر 12-13 ساڵ بی نەزانن فیلمی کامێرا کامەیە، چونکە ئێستا کامێرەکان هەمویان دیجیتاڵن و فیلم و وێنە و شتیوە بە مۆبایل دەگیرێ، بەڵام کاتی خۆی پێش 10-15 ساڵک ئەو جۆرە فیلمانە لە ناو دەخرانە ناو کامێرا، ئەو جا وێنە دەگیرە، پاشان فیلمەکە دەشورایەوە لە ستۆدیۆی تایبەت، ئەو جا چاپ دەکرا لەسەر کاغەز. بەڵام ڕەنگە زۆربەی زۆرتان ئەو جۆرە فیلمانەتان نەدیتبی کە بەکاردەهات لە کامێرەی ئانالۆگ. ئێستا کامێرەکان جودانە. ئەو جا ئێستا کە زانیمان دەبی بنووسین فیلم نەک فلیم. 5 فیلم هەریەکی 24 وێنەی پێ دەگری. ئایا چەند وێنەی گرتیە؟ کەواتە 24ەکەی دەینم جارانی 5 دەکەم، ئەوە هەموو کەس وابزانم دەتوانی جارانکە. ئەگەر نەزانی 5 جارانی 4 دەکەم دەکاتە 20، ئەو جە 5 جارانی 20 دەکەم دەکاتە 100، واتە هەمووی دەکاتە 120. فیلم 120 وێنە، 120 وێنەی توانیە بگری. پرسیاری 3: شنۆ ساڵی ڕابردوو 96 وێنەی گرت. شنۆ چەند فیلمی بەکار هێناوە ئەگەر هەر یەکەیان 24 وێنەی تێدابی؟ واتە یەک فیلم دەتوانی 24 وێنەی بگری. ئەدی ئەگەر شنۆ 96 وێنەی گرت بوو، ئایا چەند فیلمی بەکار هێنایە؟ ئایا 2، ئایا 3، ئایا 4؟ چ دەکەم؟ 96ەکەی دابەشی 24 دەکەم. 96 دابەش 24 4 هەیە، 4 جاران 4 16، 4 جاران 2 8، یەکی شنۆ، کەواتە 4 فیلمی هەبووە. ئەو فیلمانەی کە فیلمی کامێرا ئەو جۆرانە، ئەو جۆرە. لێرە ئەوە 36 وێنەی دەتوانی پێ بگری، بەڵام ئەو کاتی دیارە
فیلمەکەیشن و ئەوە لێرە 24 تەواو بووم لەو پرسیارانە. ئێستا بچمە لای پێدا چوونەوە و ئامادەبوون پێدراوەکانی ستونی ڕوونکردنەوەی بەکاربیینە بۆ شیکاری پرسیاری 4 هەتا 6. لێرە ئەوە وێنەی ستونی ڕوونکردنەوەیە باسی لێرە ئەوەش ئەو شێش هەڵەیە ڤیستڤال نییە فێستیڤالە نەک فێستیڤال بە هەموو زمانەکان ئەوەش هەڵە نووسرایە فێستیڤاڵی هەولێری هونەری لە لای بە ئاسۆیی لێرە ئەو جۆرە کاری هونەریانە نووسراینە. یەکەمیان گۆزە لە دەستی چەپمەوە گۆزە ئەوجا گلێنە هەڵکۆڵین ئەوجا خەت پاشان وێنە کێشانیان وێنە بە ئەستونیش لێرە بە ستونی چەند پارچە واتە چەند پارچە لە گۆزە چەند پارچە لە گلێنە چەند پارچە لە هەڵکۆڵین و ئەوە دەبی ئەمن ئێستا ئەو ستونەی بخینمەوە بابزانم پرسیاری ژمارە 4 چەندە. سەمیر سەردانی هۆڵی گۆزە و گلێنە و خەتی کرد واتە دیارە هەر هونەر پارچە هونەرەك هەرچەند هونەرەك لە هۆڵەکی بوو هۆڵی گۆزە هۆڵی گلێنە و هۆڵی خەت ژمارەی پارچەکانی کە دیتی چەند بوو. ئەوەی ڕاستی بی پرسیارەکە زۆر ڕوون نییە چونکە سەمیر ڕاستە سەردانی هەرسێ هۆڵی کردیە بەڵام مەرجنی هەموو پارچەکانی دیتبی دەبا نووسرا بە ئایا چەند پارچە گۆزە وە گلێنە وە پارچە خەت هەیە لەو هۆڵانەیان لەو ژوورانە. ئەمن لێرە دەبی چ بکەم دەبی بچم بزانم چەند گۆزە هەیە تەمەشاکەم ئەگەر بخینمەوە لێرە ئەو هێڵە تۆزێک لە سەرووی 20 دەیخینمەوە بە 21 دەنووسم 21 پاشان گلێنە چەند هەیە گلێنە لە ناوەڕاستی 16 و 20 واتە 18 هەیە ئەوجا خەت چەند هەیە خەت تۆزێک لە سەرووی 32 واتە دەتوانم بڵێم 33 پارچە کەوابی ئەمن دەبی ئەو پارچانە کۆکەمەوە 21 و 18 و 33 ئەوەش کۆکردنەوە وابزانم ئاسانە خوێندکارژیر دەتوانی هەرسێکیان کۆ بکەیەوە دەردەچی ژمارەی پارچەکان دەردەچی بەڵام مەرجنیە کە سەمیر هەمویانی دیتبییان تەماشای هەمویانی کردبی دەبوایە پرسیارەکە لەوەی ڕوونتر بە یان نووسرا بە ئەگەر سەمیر تەماشای هەموو پارچەکانی کردبی. دێمە لای پرسیاری ژمارە 5 مامۆستا شەیدا 10 خولەکی تەرخان کرد بۆ گفتوگۆکردن لەگەڵ خاوەنی پارچەکان لە پێشانگاکە. گفتوگۆی مامۆستا شەیدا بە چرکە چەندی خایاند. ئەم ماوەیە بە کاتژمێر و خولەک چۆن دەنووسرێ. ئەوەی ڕاستی بی لێرە ئەو پرسیارش زۆر ئاڵۆزە چونکە خاوەنی پارچەکان ئایا هەر پارچە یەک خاوەنی هەیە یان 2 پارچە یەک خاوەنی هەیە یان 3 پارچە یەک خاوەنی هەیە ئەوە دیار نییە لێرە. پاشان پارچەکان مەبەستی هەموو پارچەکان کۆ بکەینەوە واتە بۆ وێنە پارچەکانی گۆزە 21 پارچەکانی گلێنە 18 پارچەکانی هەڵکۆڵین 9 پارچەکانی 33 بوو ئەوەی خەت 33 پاشان پارچەکانی وێنە دەکاتە 29 هەمویان کۆ بکەینەوە. ئەگەر ئەوها هەمویان کۆ بکەینەوە زۆر زۆرە ئەگەر مەبەستیشی پارچەواتە تەنیا 10 خولەک بۆ
هۆڵی گۆزە یان دەخولک بۆ هۆڵی گلێنە ئەگەر ئەو هابی باشترە، چونکە لێرە چەند پارچ یەک دوو چەند هۆڵ هەیە، 1 2 3 4 5 هەیە، ئەو کات دەیکرد دەخولک بۆ هەر یەکی دەیکرد 50 خولک، کەواتە کاژێرەك تۆزە کەمتر. بەڵام ئەگەر هەر یەک پارچە دەخولک بی ئەوە دەکاتە کاتەکی زۆر پاشان نازانم لێرە ئایا هەر کەسەی تەنیا یەک پارچەی دروست کردیە یان نا. ئەو ماوەیە یەکەم جار مامۆستا شەیدا بە چرکە چەندی خایاند، مامۆستا شەیدا 10 خولەکی تەرخان کرد بۆ لەگەڵ خاوەنی پارچەکان، 10 خولەک بۆ هەمویان تۆزێک نازانم، بەڵام ئەگەر 10 خولەک بۆ هەمویان بی نەک بۆ یەک پارچە بۆ هەمویان، ئەوە بە چرکە چەندە زۆر ئاسانە، 10 جارانی 60 دەکەم، چونکە خولەک 60 چرکێ دەکاتە 600 چرکە. ئەو ماوەیە بە کاتژمێر و خولەک چۆن دەنووسرێ ئەوە لێرە ڕوون نییە پرسیارەکە. ئەگەر مەبەستی هەر یەک پارچە دەخولەک ئەوە ماوەیەکی گەلک زۆرە، ئەمن دەبی پارچەکان هەمویان بزانم چەندن، ئاسان نییە. ئەگەر ئاوا بوو با دیسان تەماشای پارچەکان کەمەوە، 21 و 18 لێرە 9 لێرەش 33 لێرەش 29 هەمویان کۆکەمەوە پارچەکان 21 و 18 و 9 و 33 و دەکا 110 پارچە، هەر پارچەی ئەگەر 10 خولەک بی دەکا 1100 خولەک، هەمووی کاتەکە چەند چرکەیە 1100 خولەک جاران 66,000 چرکەیە، بە کاژێر چەندە ئەگەر 110 خولەک بی 1200 خولەک دابەشی 60 بکەم 18 کاژێرە، ماوەکی زۆرە کودەی نووسم 18 کاژێر دەکا و لەگەڵ 2 خولەکیش دەمێنێتەوە ئەگەر 1100 دابەشی 60 بکەم. ئەو چونکە پرسیارەکە ڕوون نییە نازانم ئایا وەڵامەکەش ڕوون نییە، بەڵام 18 کاژێر ماوەکی زۆرە، دەبی هیچ 2-3 ڕۆژی پێ بچی هەتا هەمویان گفتوگویان لەگەڵ بکە، بەڵام ڕەنگە ئەوهانەبی، ڕەنگە هەر هۆڵەی 10 خولەک، ڕەنگە مەبەستیان ئەوە بی، بەڵام ئەوها نەنووسرایە. باشە، پرسیاری 6 مۆد کامەیە؟ تەمەشای ئەستوونەکان دەکەم، کامە ئەستون لە هەمویان بەرزتر بوو؟ ئەو مۆدە، واتە خەت مۆدە لێرە، چونکە ئەستوونەکەی لە هەمویان بەرزترە، 33 بە چاویش هەر بەرزترە. پرسیاری 7 ژمارەی ئەوانەی سەردانی فێستیڤاڵەکەیان کرد لە ساڵی 2002 گەیشتە، ئەگەر ئەوە دابڕینی یەکان بی ئەوەش دابڕینی دەیانە 265,980 کەس، لە ساڵی 2003 گەیشتە 298,125 کەس. ئایا لە کام ساڵ ژمارەکە پتر بووە؟ بێگومان 298,000 گەورەترە لە 265، کەواتە وەڵامی یەکەم ساڵی 2003. وەڵامی دووەم چەند پتر بوو چەند زۆرتر بوو؟ ژمارەکان لێک دەردەکەی خوێندکاری ژیر، ئەوە بە خۆت دەتوانی 2,925 لێ بڕوە 265,980. ئەوە زۆر بە ئاسانی دەتوانی ژمارەکان لێک دەربکەی. ئەوەش تەواو بووم لێرانە. ئێستا پرسیاری 8 لە کۆتایی فێستیڤاڵەکە 45 لە هونەرمەندان کۆبوونەوەیەکیان بەست،
ژمارەی پیاوەکان لەو کۆبوونەوەیە 2 ئەوەندەی ژمارەی ژنەکان بوو. ئایا ژمارەی ژنەکان چەندە و ژمارەکەی پیاوەکانیش چەندە؟ ژمارەی پیاوەکان بە هەردووچیان 45 کەسن، بە هەردووچیان، بەڵام پیاوەکان 2 ئەوەندە بوون. با بچین بزانین ئەو پرسیارەی کوشی تەڵ بکەم. لێرە من نووسیتم وەکو خشتەک ژن، پیا و سەرجەم و ساخکردنەوە. دەخەمڵێنم ئەگەر ژنەکان 10 کەس بوون، پیاوەکان 2 ئەوەندە ناکەواتە 20، سەرجەمەکە 10 و 20 دەکاسی لە پرسیارەکەی نووسرا بوو سەرجەمەکە 45 کەواتە 30 هەڵەیە. ئەوجە ژمارەی ژنەکان زیاد دەکەمە 15، دەتوانم بکەمە 11 و 12 و هەتا دەگەمە ئەنجام، بەڵام من چونکە کاتم نییە ئەوەندە دانیشم بخەمڵێنم. ئەگەر ژمارەکە ژنەکان 15 بوو، پیاوەکان 2 ئەوەندەیە واتە 30 دەکا، ئەگەر 15 و 30 کۆکەمەوە دەکات 45. وەڵامەکە ڕاستە. کاتە ئێستا زانیمان 15 ژن و 30 پیا و کۆبوونەوەیەکیان بەست. لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 125 و ئەو کردارانەی کە بەکارم هێنایە نووسرا بوو کامە کردار بەکاردێنی. لێرانە کۆکردنەوە بوو، کردداری کۆکردنەوە، لێرانە کردداری لێکدان، کردداری دابەشکردن، لێرانەش کردداری کۆکردنەوەیە، لێرانە کردداری لێکدان و دابەشکردن و کۆکردنەوەیە، لێرە کردداری بەراوردکردنە، بەراورد کەم کامە زۆرترەواتە ئەگەر هەر نەزانم جیاوازیەکەی دەردەینم. لێرەش کردداری لێدەرکردنە، لێرانە کردداری خەمڵاندنە، کۆکردنەوەیە و لە هەمان کات کردداری لێکدانە. لێرە هاتمە کۆتایی ئەو وانەیە خوێندکاری ژیر، هەتاوانەی داهاتوو. هەر خۆش بی.